یانەکانی دووەک و پێشمەرگەی سلێمانی مۆرزە لە خولی پلەیەکی عێراق ئەنجامەکانیان باشە و نزیکن لە گەڕانەوە بۆ نایە ئامادەکاری تەواویش دەکەن بۆی لە قۆناغی دووەم بامان ئاستی قۆناغیەکەمەوە دەرکەن و بە ئەنجامی باش گەشتنەوە بە نایاب مسۆگەر بکەن. هەردوو یانەی دووەک و پێشمەرگەی سلێمانی بە ئامانجی گەڕانەوە بۆ نایاب بەشداری یاریەکانی ئەم وەرزەی خولی پلەیەکی عێراقیان کردووە و ئاست و ئەنجامەکانیان جێگای دڵخۆشین بۆ هەوادارانی وەرشی کوردستان. پێشمەرگەی سلێمانی لە کۆمەڵەی دووەمی خولەکەیە و لە قۆناغی یەکەم لە کۆ 11 یاری بە زۆرترین سەرکەوتن بە کۆکردنەوەی 24 خاڵ پێشەنجی کۆمەڵەکەی گرتووە. پێشمەرگە زۆرترین گۆڵی لە کۆمەڵەکەی تۆمار کردووە و کەمترین گۆڵیشی لێکراوە. بۆ قۆناغی دووەم هیچ یاریزانێکی بە فەرمی نەگواستۆتەوە ڕیزەکانی. أنا من أول ما رحت البيشمركة سليمانية كان هدفنا أنا كمدرب وقبل التعاقد قلت لهم أنتم عندكم هدف إلى الصعود. من یەکەم جار کە چوومە یانی پێشمەرگە پێش گرێبەستکردن پێم وتن ئامانجی سەرکەوتن بۆ نایبتان هەیە؟ وتیان بەڵێ. هەر بۆیە چوومە پێشمەرگەی سلێمانی بە ئەمانەتەوە کارژێڕی زۆر هاوکار من. سوپاس بۆخوا ئەوەی پلانمان بۆ دانا هەروە دەرچوو لە فەزلی خوای گەورە پێشەنجی کۆمەڵەکەمان و ئەنجامی باش. لە قۆناغی دووەم کارجێڕیانە دەستکراوەیان کردوم لە هەموو شتێک بەڵام من ڕای خۆم هەیە ئەویش یەک یان دوو یاریزان کەوا لە یاریزانەکانی دیکە باشتر بن ئینجا بیهێنینەتی بکە ئەگەرنا لەسەر پێکاتەکەی خۆمان بەردەوام دەبین. ئەمە یاری سێمی دۆستانەیە و یاریەکی دیکەش دەکەین و بە باشترین ئامادەکاری دەچینە نێو قۆناغی دووەم. یانەی دووەک تا کۆتا یاری قۆناغی یەکەم لە پێشەنجی کۆمەڵە یەکەم بوو بەڵام بە یەکسانبوونی لا گەڕۆمادی لا پلەی یەکەمەوەدا بەزی بۆ پلەی دووەم بە هەمان ڕێژەی خاڵەکانی پێشمەرگەی سلێمانی و بە جیاوازی خاڵێک لەگەڵ حدودی پێشەنگ. دووهۆک کۆمەڵی گرێبەستی گەورەی بۆ قۆناغی دووەم ئەنجام داوە. دیارترینیشیان هاڕون ئەحمەدی باشترین یارزانیانەی داڵ کووردە. فريقي من مرحلة أوليكا قلق باش بي يعني فريقي ما حتى أستك باش يعني قدم كنا نتيجة باش بين والحمد لله فيك بشتي هارون هاتو دسياري كان كلش دينا نافرزت فريقي دبو قناغادو تشكي قلق مهمة إن شاء الله أم بشين دي سافا فريقي خوا بينا سرسكيدا بينا دوري ممتاز عراقي كو أم بشين وكي بيجن فريقي دهوكي بزوفرتا وكي بري وكي أهوليري وكي كمثلا قلق فريق اجي وكي دوري كردستان دوري عراقي برين هروساجي إن شاء الله فريقي ما برهفي ما قلق باشن أفا ما يصيروا جادا أمتهن هوليري و دو یاریت دوستانه مکینه گل پیشمرگا سليماني جي هر وصاجي يعني افجي تهيئه حاضر بينا ما وهندك ياري كرت مينا نافرزت فريقي دا كو امبيشن قوناغادوي كو فريقي ما نتيجه باشتر بين هر وصاوي مرحله عوليكا. دووەک و پێشمەرگەی سلێمانی لە هەولێر دوو یاری دۆستانیان بەرامبەر یەک ئەنجامدا دەگەڕێنەوە شارەکانی خۆیان بۆ تەواوکردنی ئامادەکاریەکانیان بۆ قۆناغی دووەم. دووهۆک لە هەفتەی ئەم مانگە و لە یەکەم یاری قۆناغی دووەم لە دیوانێ دەبێتە میوانی عەفک. پێشمەرگەی سلێمانیش لە ڕۆژی دواتر دەبێتە میوانی سەماوە. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێام هەولێر.